بناوی خۆی گەورە سڵاوتان لێبێ ڕۆژوو تاعاتی هەموو لایەک قبول بێت ئینشاءالله. ئەمڕۆ باسی حاڵەتێک ئەکەین کە حاڵەتێکی بڵاوە لە ناو کۆمەڵگایە و ئەتوانین بڵێن لە هەموو جیهانە، ئەویش حاڵەتی کەمخوێنیە. کەمخوێنی ئەگەر لە سەرەتایە باسێکی بکەین بریتیە لە دابەزینی ڕێژەی هیمۆگلۆبینی خوێن بە پێی تەمەن و ڕەگەزی هەر کەسێک. هیمۆگلۆبینی خوێن وەکوزانین ئەو پرۆتینەیە کە لێپرسراوە بە گواستنەوەی ئۆکسجین بۆ هەموو خانەکانی لەش و چێتە پێکهاتەی خڕۆکە سوورەکانەوە هیمۆگلۆبین، بۆیە کاتێک هیمۆگلۆبین دائەبەزێ بە هەمان شێوە خڕۆکە سوورەکانی خوێن دائەبەزێ. چەند جۆرێکی کەمخوێنی هەیە کە توانین بە پێی هۆکاری توشبوونەکەیان هۆکاری کەمخوێنیەکە بۆڵێنی بکەین بۆ چەند جۆرێک، بەڵام گرنگترینیان و لە هەمویان بڵاوتر لە هەموو جیهانە و لەناو کۆمەڵگەی خۆشمانە کەمخوێنیە بەهۆی دابەزینی ڕێژەی ئاسن. چونکە ئاسن توخمێکە گرنگێکی هەیە لە پێکهاتەی هیمۆگلۆبینە، وەگەر هاتوو کەم بێت ئەبێتەوەی دابەزینی هیمۆگلۆبین و دروستبوونی کەمخوێنی. بە شێوەیەکی گشتی بۆی خەڵک بزانێت چۆن بزانێت کەوا کەمخوێنە یان ڕێژەی ئاسنی کەمە، پێویستە لە سەرەتایە ئەگەر کۆمەڵێک نیشانە هەیە کە لە هەموو جۆرە کەمخوێنەکانە دەرەکەوێت و کۆمەڵێکیش نیشانە هەیە کە تایبەتە بە جۆرێکی تایبەتی کەمخوێنی. نیشانە گشتیەکان بریتیە لە هیلاکی، سەرئێشە، ماندوێتی، با بڵێن هەست بە بێهێزیکردن، نەمانی ئارزووی خواردن و هەناسەتوونی و خێرالێدانی دڵ. بەڵام ئەو نیشانانەی کە تایبەتن بە کەمی ئاسن کە گەر کەسەکە هەستی بەخۆی کرد پێویستە هەستی بەخۆی کرد هەر یەکە لەم نیشانە گشتیانە یان نیشانە تایبەتەکانی هەبێ سەردانی پزیشکی پێ بکات. ئەویش ڕوتانەوەی قژ و سووربوونەوەی دەوری دەم، سووتانەوە بڵێن، هەروەها جگە لەمە ئارزووی ئەو کەسانی کە ئاسنیان کەمە ئارزویان بۆ خواردنی شتی نامۆ هەیە وەکو خۆڵ یان گەچ و هەروەها نەمانی ئارزووی خواردن. ئەوانەی کە ڕێژەی ئاسنیان کەمە ئەتوان بە ڕۆژوو بن، بەڵام بە شێوەیەک کە بتوان خۆیان بیگونجێن لەگەڵ خۆراکەکەیانە، یعنی ئەو خۆراکی کە وەریەگرن ئەو خۆراکانە وەرگن کەوا ڕێژەی ئاسنی باش تێدایە، وەکو سەرچاوەڕۆکیەکانی وەکو سەوزەکان، پاقلەمەنیەکان، سەرچاوە گیانۆرەکان وەکو گۆشت، جگەر، گۆشتی ماسی و گۆشتی مریشک. ئەمە بەنسبەت کەمی جۆری کەمخوێنی کە پەیوەندی بە کەمی مادەی ئاسنەوە هەبێت. جۆری تری کەمخوێنیمان هەیە کە ئەویش حاڵەتی سالاسیمیایە کە ئەو کەسانی کە سالاسیمیایان هەیە ئەبن بە دوو بەشەوە. ئەوانەی کە هەڵگری سالاسیمیان کەمانە هیچ کێشەیەکی تەندروستی ئەو تۆیان نییە و تەنها کەمێک ڕێژەی خوێنیان کەمە، ئەمانە ئەتوانن بە ڕۆژوو بن نەرەک و کەسانی ئاسایی. بەڵام توش بووەکان ئەوە ئەکەوێتە سەر حاڵەتەکەیان و پێویستە ڕاوێژ بە پزیشک بکەن بۆ ئەو حاڵەتە. جگەر لەوە چەند جۆرێکی تری کەمخوێنی هەیە کە پەیوەندی هەیە بە نەخۆشی درێژخایەنەوە، بۆ نمونە نەخۆشی شەکرە یان نەخۆشی گورچیلە کە ئەمانە بنە هۆی ئەوەی لەبەرەوەی کە بۆ ماوەیەکی درێژخایەن لەگەڵ نەخۆشەکەی ئەم نەخۆشیە هەیە و لە بەردەوام لەسەر عیلاجن ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەسە تووشی کەمخوێنیەک ببێت. بۆ ئەو کەسانش کە بیانەوێت بزانن ئایا ئەتوانن بە ڕۆژوو بنیانە، ئەوانە پێویستە لە پێش ڕەمەزانە یان هەر لە کاتی ڕەمەزانە پشکنین بکەن، یعنی متابعەی خۆیان بکەن و سەردانی پزیشکەکانیان بکەن. ئەو کاتە پێی حاڵەتەکەیان پیان ئەوترێکە ئایا ئەتوان بە ڕۆژوو بن یاخود نە. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.